ئەمە مام محەممەدە، ئەو پیاوەی بەیانیان پێش هەمووان بۆ خزمەتی ئێوە دەست بەکار دەبێت. لێرە لە نەخۆشخانەی میهرەبانی چیرۆکەکان تەنها باسی چاکبوونەوە ناکەن، بەڵکو باسی وجدانێکی زیندوو دەکەن. لە یەکەم ڕۆژی ساڵی نوێدا مام محەممەد ڕووبەڕووی تاقیکردنەوەیەکی گەورە بووەوە، بڕەپارەیەکی زۆر کە لە سوچێکی گەراجدا کەوتبوو، پارەیەک کە بۆ زۆر کەس خەون بوو، بەڵام بۆ ئەو تەنها یەک ناوی هەبوو: ئەمانەت. لە کۆبوونەوەی بووین، یەک لە کارمەندەکانمان مام محەممەد هات لە دەرکەیدا گوتی ئەمن دکتۆر ئەو پارەیەم دیتیتەوە لە ئەنجامی برین یاداتەکانی خاندەکردەوە. وەڵا گوتی ئەس دەمێ بە خۆت باز بکەی ئەو حکاتی ئەو پارەیە چ بوو کە هیناتە ئێفانە زبری بەم بڕێژم لە گەراج دکتۆرەکە کات بۆم بشناس نابڕکی خۆمنا لەو دکتۆرە بیناوەتم دۆ ساعت. ئەو دەیزانی چاوێک هەیە کە هەرگیز ناخەوێت. مام محەممەد وای کرد ساڵی نوێی نەخۆشخانەکەمان بە بەرەکەتی دەستپاکی و ئەمانەت دەست پێ بکات. شتێک ماری من نەبی بخۆم عرامە، دین و باوەڕەوەی لێم کردیە. زۆر جارش لە جێگاکان کارم کردیە پارە زێر مثل مۆبایل ئەو شتانم دیتەوە تەسمیلی سەحیبی خۆم کردەوە. میهرەبانی تەنها ناو نییە، بەڵکو پەیمانێکی ویژدانیە. شانازی دەکەین کە کارمەندەکانمان پێش کارامەیی خاوەن نمونەی باڵای مرۆڤایەتی. نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی متمانەیەک لە ئەمانەت و دەستپاکی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.